راپۆرتێک کە لەلایەنیەکەی ئیکۆنۆمیست ئینتەلیجەنسی بەریتانیەوە دەرچووە دەری دەخات عێراق لە ڕیزبەندی ئەو 5 وڵاتەدایە کە لە پلەی خوارەوەی ڕیزبەندی ژینگەی بازرگانی جیهانیدان. ئەمەش ئاماژەیەکی ڕوونە بۆ پێشبینیەکان لەبارەی خراپی ئاسۆی ئابووری عێراق لە ماوەی 5 ساڵی داهاتوو. راپۆرتی کۆمپانیا بەریتانیەکە ئەوەی ڕوون کردووەتەوە کە لەسەر بنەمای چارەکێکی ساڵەکە ڕیزبەندی ژینگەی بازرگانی 82 وڵات دەپێوێت بە بەکارهێنانی چوارچێوەیەکی شیکاری ستاندارد لە ڕێوەرگرتنی 91 نمونەی جوڵەی بازرگانی. ڕیزبەندیەکانی بۆ چارەکی چوارەمی ساڵی 2022 دەری دەخات کە ئەوروپای ڕۆژاوا و ئەمریکای باکووری هێشتا باشترین شوێنن بۆ بازرگانیکردن لە جیهاندا. هەروەها ئاسیا پلەی سێمی بەدەستهێناوە کە کەمێک لە پێش ئەوروپای ڕۆژەڵاتە، لە کاتێکدا ڕۆژەڵاتی ناوەڕاست و ئەفریقا کەمێک پێش ئەمریکای لاتینن. بەپێی بەدواداچوونەکانی یەکەی ئیکۆنۆمیست ئینتەلیجەنسی بەریتانی، عێراق لە ماوەی چارەکی کۆتایی ساڵی 2019 بۆ هەمان ماوە لەم ساڵدا لە نێوانە ئەو 5 وڵاتەدایە کە لە ژینگەی بازرگانی جیهانیدا پلەی خوارەوەیان داگیر کردووە. دوایەوەی سووریا یەکەمی خوارەوەی گرتووە و یەمەن دووەم و لیبیاش لە پلەی سێیەمدا، لە کاتێکدا لوبنان لە دوای عێراقەوەیە و پلەی پێنجەمی گرتووە. خراپی دۆخی ئابووری لە وڵاتانەی کە پلەی خوارەوەیان گرتووە بۆ بوونی ململانی سیاسی و شەڕی نێوخۆیی دەگەڕێتەوە کە بەشێکی زۆری پێوەستە بە هەبوونی دەسەڵاتی وڵاتانی ئیقلیمی و شەڕی بەرژەوەندی زلێزەکان تێیاندا. هەروەکو راپۆرتەکەش ئاماژەی پێداوە هۆکاری نزمی پلەکانی وڵاتانی ڕۆژەڵاتی ناوەڕاست و ئەفریقا لە ڕیزبەندی ژینگەی ئابووری دەگەڕێتەوە بۆ خراپی حکومڕانی و بەربڵاوی نائارامی و تێکچوونی دۆخی ئەمنی تێیاندا کە جەنگ لە وڵاتانی سووریا و یەمەن و لیبیا لە ئارادایە و هەروەها نائارامی سیاسی عێراق و لوبنانی گرتووەتەوە. لە بەرامبەردا ئاماژە دەکات کە سنگافورە لە ماوەی 5 ساڵی داهاتوودا وەکو باشترین شوێن بۆ بازرگانی لە جیهاندا دەمێنێتەوە، لە کاتێکدا کەنەدا و ئەمریکا پلەی دووەم و سێیەمیان بەدەستهێناوە. هەروەها ئەوروپای ڕۆژاوا پێگەی خۆی لە ناو 20 یانە سەرەکیەکەدا پاراستووە. کۆمپانیا بەریتانیەکە ئاشکرای کردووە کە گەورەترین ئەنگاوی بەرەو پێشوونی ئابووری لە ماوەی 3 ساڵی ڕابردوودا لە دوای هاتنی پەتای کۆرۆنا و شەڕی ئۆکرانیا لە یۆنان و قەتەر و ئەمریکا و ئیمارات بووە. لە بەرامبەریشدا لەو 3 ساڵەدا وڵاتانی ئەمریکای لاتین و رووسیا و ئۆکرانیا خراپترین پاشەکشەیان کردووە لە ڕووی ژینگەی ئابووریەوە.